خولێکی دیکەی پەرلەمان دەستی بەکار کرد. ئەو پەرلەمانەی ساڵی 1996 لەلایەن بەعسەوە بە چاوساغی هێزێکی کوردی داگیرکراو. ساڵی 2015 دەرگای بەڕووی سەرۆکەکەیدا داخست. ئەمجارە پەرلەمان لە نەشتەرگەرێکی هەرێمی دیزایانی پێشوەختەوە لەدایک بووە کە پزیشکەکانی وڵاتانی دراوسێ بوون و دەیەوێت لە ڕێگەی گڕووگاڵی بێبەرهەمەوە پەردەپۆشی دیزاینەکە بکات. زیاتر لە 3 دەیەیە چەند لەماڵەیەکی دەسەڵاتدار دەستیان بە سەر ڕێڕەوی حکومڕانی لە هەرێمی کوردستان داگرت و هەر کاتێکیش هەستیان بە مەترسی کردبێت لەسەر مانەوەی خۆیان یان بەرژەوەندی ئابووری و سەربازیان ڕووی لە لێژی بوو بێت. ئەوە دەستیان بۆ چەک بردووە. بەڕێوەبردننی چەند گەڕێکی شەڕی ناوخۆش بەڵگەی ئەو بێحەوسەڵیەی دوو پارتەکەیە. پارتی بێچێتی دانەوێت هەموو دامەزراوەکانی هەرێم وەکو ئامێر و ڕۆبۆت لە خزمەتی خۆیاندا بن و فەرمان لە سەری سەرەوە وەربگرن. ئەوان پەرلەمانیان کردوتە قوربانی و وەک ئامڕازێک بەکاری دێنن کە هیچ ئیرادەیەکی نییە و دەبێت گوێ لە مشت و ئەڵقەڵێک گوێی دەسەڵاتدارانی حزب و بنەماڵە بێت. پەرلەمانتارانی بە ساختەدانرا و لە بەرامبەر فەرمانەکانی حزبدا ملکەز دەکەن و بۆیان نییە نای بۆ بڵێن. هەر فەرمانێکیش لەسەرەوە بێت جگە لەسەر لەقاندن و بەڵێ قوربان بژاردەیەکی دیکەیان نییە. لە سیستمی خۆسەپێنی پارتی وێچێتی و بنەماڵە دەسەڵاتدارەکانیاندا جگە لە ئەندامانی بنەماڵە و ڕیزی یەکەمی سەرکردەکان تەنانەت ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی حزبەکانیش بۆیان نییە بۆ چوونیان هەبێت. ئەوەی بڕیار دەدات زنجیرەیەکی بنەماڵەییەکە پەیوەندی خوێنیان هەیە. ئەوان پەرلەمان تەنیا وەکو وێزگەی شەرعاندنی بڕیارەکانیان تەماشا دەکەن. خۆگەر پەرلەمانێکیش با دیزایانی خۆیان پێکات بێت ئەوە دەسەڵاتیان لە جوڵاندنی داشی دامەکاندا ئاشکراتر بەکاردەهێنن. دەسەڵاتدارانی خۆسەپێنی هەرێم لە ڕێگەی بێڕۆڵکردنی پەرلەمان و دامەزراوەکانی نوێنەراتیەوە دانەوێت خەڵک لە دەوڵەتداری و بە دامەزراوەبوونی حکومڕانی لە هەرێمی کوردستان بێئومێد ببێت و هیچ چاوێکی لە گۆڕانکاری و باشبوونی دۆخەکە نەبێت.